لە درێژەی کار و چالاکیەکانیدا ساڵۆنی لاپەڕێنەوەی ناوەندەی هەولێری مەکتەبی ڕاگەاندنی جێتی نیشتیمانی کوردستان کۆڕێکی بۆ نووسەر ئومێد شێرکۆ مەجرووم ڕێکخست لەبارەی کتێبی شاکر مەجرووم جوامێرێک لە نیشتیمانپەروەری و نەبەزین. ئەو بەڵگەنامانەش کە لە باوکم پارێزگاری کردبوونەوەش دوور و درێژە کە توانیتی لەو وەختیوە بپارێزی بە تایبەتی کە هەمووان دەزانێن ڕواندز و ناوچەکە بە زۆر قۆناغیەوەی تێپەڕی تەنانەت لە ساڵی 74 کە ڕواندز لەبەر شەڕی چۆل کرا ئەمە چوینە دەربەند ناوچەی باڵەکایەتی بابم پێش هەموو شتێکی ئەو بەڵگەنامانەی گوتی ئەوانە دەست ناکەونەوە بەڵاشتەکانی دیکە دەتوانین پێی بکەینەوە ئەوانی هەڵگرت کە چوینە ئێرانیش و ئاوارەش بوون و هاتینەوەش هەر خەمیوانی بوو زۆر یعنی ئەگەر برێم سەتا نۆهەتی 95 ئەو کتابە ئەوەی ویە ئەگەر هاتبا ئەو دەست بەڵگەنامانەی هەڵ نەگرت بە ئەو ڕۆ من نەمەتوانی ئەو شتانە بکەین.